هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران بەشی یەکەم لە ژێرناوی بایکۆتکردنی نمایشی هەڵبژاردنەکان سەرەتای سەرکەوتنێکی گەورەترە لە پێناو ژیانێکی باشتردا. یەکەم ڕۆژی هەینی ڕێکەوتی 11 ڕەشەمە نمایشی هەڵبژاردننی مەجلیسی شۆڕای ئیسلامی و مەجلیسی شارەزایانی ڕێبەری خۆبرەگان بەڕێوەچوو. هەروەک چاوەڕوان دەکرا کەش و هەوای ئەم نمایشە حکوومەتیە جگەل لە شەرمەزاریەکی بە تەواومانە بۆ حکوومەتی ئیسلامی ئێران هیچی تر نەبوو جگە لە لایەنگران و دارودەستەی حکوومەت و کەسانی سەر بەو تاقمە کەمتر کەسانێک لەم گاڵتەجاری هەڵبژاردنەدا دەرکەوتن بۆ ئەوەی مۆرکی ئەرێنی لەسەر درێژەدان بە ڕەوتی کارەساتباری بەردەوامبوونی حکوومەتی ئیسلامی بدەن. سەرەڕای هەموو جەختکردنەوە و هەڕەشە و فێڵوفری و خەرجکردنی پوڵێکی زۆر و زەوەند بۆ ڕاکێشانی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان، خەڵکی ئێران جارێکی دیکە ئەو پەڕی نەفرەت و بێزاری خۆیان لە کۆماری ئیسلامی نیشاندا. بانگەوازی بایکۆتکردنی نمایشی هەڵبژاردنەکان لەلایەن زۆرێک لە هێزە سیاسیەکانی ناوخۆی وڵات، حیزب و لایەنە سیاسیەکان، ڕێکخراوە سنفیەکان، دامەزراوە و ڕێکخراوە جەماوەریەکان لەگەڵ وەڵامدانەوەی بەربڵاوی جەماوەری خەڵک لە سەرتاسەری ئێران بەرەوڕووبووەوە. ئەم بایکۆتە لە کوردستان زۆر بەربڵاوتر و لێبڕاوانەتر بوو. ئێستا لە قۆناغێکداین کە ناوەندی سەرەکی دەسەڵات لە سیستمی کۆماری ئیسلامیدا تەنانەت ڕیسکی هێنانی ڕێفۆڕمخوازانیش بۆ ناوگەمەی هەڵبژاردنەکان بە دروست نازانێت، چونکە هەڵسانگاندنەکانی ئەم قۆناغی حکوومەت لەسەر بنەمای بەرەوڕووبوونەوە لەگەڵ قەیرانی قوڵی ئابووری، کۆمەڵایەتی سیاسی، سیاسەتی دەرەوە و پرسی جێنشینی خامنەی جەخت دەکاتەوە و حکوومەت بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ ئەو ئاڵنگاریانە سیاسەتی بەرتەسکردنەوەی هەرچی زیاتری بازنەی دەسەڵاتی هەڵبژاردووە. هەروەک پێشبینیەکانی پێشگاڵتەجاری هەڵبژاردنەکان دەریان خست جگەل لە دەست و پەیوەندەکانی حکوومەت هیچ کەس چاوەڕوانی بچووکترین گۆڕانکاری لەو ژیانە کارەسەتبارەی ئێستایدا نەدەکرد لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانی حکوومەتی ئیسلامیەوە. ئەگەر لە ڕابردوودا حکوومەتی ئیسلامی دەیتوانی بە فێڵ و فریوی جۆرا و جۆر بەشێک لە خەڵک لە دەوری نمایشی گاڵتەجاری هەڵبژاردنەکان کۆبکاتەوە، لەم ساڵانەی دواییدا و بە تایبەت لە یەکدەی ڕابردوودا ئەم هاوکێشانە بە تەواوی بۆ حکوومەت تێک چووە و خەڵکو لە سەروی هەمووان زۆربەی هەرە زۆری خەڵکی هەژار و دەستکورتی کۆمەلگا گەیشتوونەتە ئەو تێگەیشتنە واقعیەی کە هەر چەشناڵ و گۆڕێک لە ڕێگەی ڕوخاندنی شۆڕژگێڕانەی ئەم حکوومەت جینایەتکار و گەندەڵەوە دێتاراوە و زۆری نەیڕەهای خەڵکی ئێران چیتر ئامادە نین ببنە کەرەستە و ئامرازی شەریعەتدان بە کەمینەیەکی جەلاد و تاڵانچی. بێگومان ئەم سەرکەوتنە سەرەتای سەرکەوتنێکی گەورەتر و ڕوخانی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی دەبێت. دووهەم، کوشتاری خەڵکی فەلەستین لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە تا ئێستاش بابەتی سەرەکی میدیاکانی جیهانە. خۆسووتانی کارەساتباری ئەفسەرێکی هێزی ئاسمانی ئەمریکا لە بەردەم باڵوێزخانەی ئیسرائیل ئەوە دەردەخات کە تووڕێی و بێزاری خەڵک کاردانەوەیەکی بوێرانەی بە دوای خۆی داهێناوە. بەم حاڵەشەوە پشتیوانی بێ ئەملاولای دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتە ڕۆژاواییەکان لە تاوانەکانی دەوڵەت و ئەرتەشی ئیسرائیل و کوشتاری دەیان هەزار ئینسانی مەدەنی و بێتاوان ئاستی پایبەندبوونی درۆینەی ئەو وڵاتانە بە مافەکانی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکان بە تەواوی ئاشکرا دەکات. لە 23 ژانڤیەوە تا ئێستا هاوکاریە مرۆییەکان بۆ باکووری کەرتی غەزە بە ڕادەیەکی زۆر کەم بووەتەوە بە جۆرێک کە بەشێکی زۆر لە پەنابەران و لەوانە منداڵان لەگەڵ دۆخێکی دژواری قات و قڕی بە تەواومانە و یان لە دەستدان بەهۆی برسیەتیەوە بەرەوڕووبوونەتەوە. بەهۆی هێرشی جینایەتکارانەی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ئاپۆرەی برسیەکان لە پەراوێزی باشووری ڕۆژاوای شاری غەزا 150 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون. قوربانیانی ئەم ڕووداوە خوێناویە چاوەڕێی گەیشتنی کاروانی خۆراک بوون کە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە کرانە ئامانج. لە هێرشێکی دیکەدا بۆ سەر کەم پیاوەرەکانی نوسرەتیش 22 کەس گیانیان لەدەستا. بەشێکی زۆری کوژراوەکان بریتی بوون لەو منداڵە برسیانەی کە لە ڕێزی چاوەڕوانی ژەمێک خواردن داوەستا بوون. نزیکەی 5 مانگە کە هێزە سەربازیەکانی ئیسرائیل هەموو سنوورەکانی تاوانە جەنگیەکانیان بەزاندووە و لە دۆخێکدا کە جیهان بەردەوام و باشکرا شایەتی ئەو جێنۆسایدە کارەساتبارەیە لایەنگرانی درێژەدان بەو تاوانە بێبەزەیانە بە سەرکردایەتی دەوڵەتی ئەمریکا
لە پەسەندکردنی بڕیارنامەکانی ئاگربەست تەنانەت بە شێوەیەکی کاتیش لە شۆڕای ئاسایشی نەتەوەی گرتوەکان بە ڤێتۆی دەوڵەتی ئەمریکا ڕێگری دەکەن. تابەر لە جەنایەتەکەی ڕۆژی چوارشەممە 30,035 کەس کوژرا و زیاتر لە 70,000 کەسیش بریندار بوون. لە ماوەی کەمتر لە 5 مانگدا باکووری غەزە بە تەواوی وێران بووە و زیاتر لە 1 ملیۆن مەتری چوارگۆشە ڕێگاوبان و 60% سەرچاواویەکانی غەزە بە تەواوی لە ناوچوون. ئەرتەشی ئیسرائیل 55,000 داریان لە ڕەگ و ڕیشەوە هەڵکێشاوە بۆ ئەوەی شوێنەواری ژیان بە تەواوی لەم ناوچەیە بسڕێتەوە. ئەشکەنجە وازاری سیستماتیکی دیلەکانی شەڕ، هێرشکردنە سەرکەمپەکانی پەنابەران، بە ئامانجگرتنی نەخۆشخانەکان، ڕۆژنامەنووسان و کارمەندانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، هێرشکردنە سەر ناوچە ئەمن و ئارامەکان و کوشتاری بێپسانەوەی منداڵان، دەستدرێژیکردنە سەر ژنانی دەست بەسەرکرا و وێرانکردن و دزینی مڵک و ماڵی ئاوارەکان، بڕێنی هێڵەکانی پەیوەندی، برسیکردنی زۆرە ملەی ئاوارەکانی غەزە کە نزیکەی 2 ملیۆن و 500,000 کەس لەگەڵ برسیەتی دەست و پەنجە نەرمەکەن و نەخۆشیە جۆرا و جۆرەکان بەهۆی نەبوونی دەوا و دەرمان و لە کارکەوتنی نەخۆشخانەکان لە نێو منداڵان و بە ساڵانچواندا بەردەوام ڕوو لە زیادبوونە و هیتر و هەمووی ئەمانە ڕوخساری جینۆسایدێکی فاشیزمی بە تەواومانای خستووەتە بەردەم جیهان. هاوکات لەگەڵ بەردەوامی کوشتار لە غەزە، ئیسرائیل هێرشەکانی خۆی بۆ سەر قوڵای خاکی لوبنان پەرە پێداوە. خەون و خولیای ئیسرائیل بۆ بەرفراوانکردنی خاکی وڵاتەکەی دوای وێرانکردنی غەزە، ئێستا لوبنانی وەک بەرەی شەڕی داهاتوو کردووەتە ئامانج. هەوڵ و دانوستانەکانی میسر، قەتەر و ئۆردۆن لەگەڵ ئەمریکا بە مەبەستی دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئاگربەست بەهۆی کاردانەوەی توندی ئیسرائیل بە تایبەت سەرپێچیەکانی خودی نەتانیاهۆ نەگەیشتوەتە هیچ کامێک. واقعەتێکی دیکە ئەوەیە کە بزوتنەوەی جیهانی دژە شەڕ، سەرەڕای خۆپیشاندان و کۆڕ و کۆبوونەوە بەردەوام مشکۆدارەکان نەیتوانیوە بەر بە جینایەت و داگیرکاریەکانی ئیسرائیل بگرێت و دەوڵەتی ئەمریکا و ئوروپاییەکانیش توانایی گوشارخستنە سەر دەوڵەتی ئیسرائیلیان نییە. لە بەستێنێکی وەهادا مرۆڤ دەتوانێت شاهیدی گەشەی ڕەوتگەلێکی بناژۆخواز و توندڕەوی وەک حەماس و هاوشێوەکانی بێت لە نێو لاوانی فەلەستینیدا کە ئەوەش دەبێتە کێشەیەکی نوێ لە ناوچەکەدا. ئازیزانەوەی پێشکەشیەوەکرا بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران بوو کە لە ڕێکەوتی 12 ڕەشەمەی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 2 مارسی 2024دا نووسراوە.